ما بەسە سەڵای خوال لێ بێ. سڵاوی خوا لە جەنابتان لە هەموو ئیمانداران. سێ سوالم هەیە، سوالی بچووک. پرسیاری یەکەمی کاک محەممەدی برام فەرموو. عمرم لە هەشتاکانە یەخوا تەمەند پڕ بەرەکەت بێ. تووشی چۆکێشە بووم، هەردوو کلاوە چۆکم گۆڕینی دێبەرس ئەمەلیاتم نەکردووە. بەڵێ ئەو دەستمان هەیە تاشیە خاوێن شەرقی و غەربینە ناو یەکە. بەڵێ نەفەرەکمان هەیە وەزویسە دەوانەیە شەوە ڕۆژ 5 جار بیچووە. بەڵێ ئایا دروستە دەزێژ لێ دەشەم لە دەرەوە مەجال نییە؟ لە دەرەوە حەمامەکەتان شوێنی وای نییە کە بە ئیسراحە لە سەری دانیشی؟ ناوەڵی حوشەمان بچووکە، ئەگەر باران دستان بێبەر بارانە داریوە لەسەر کورسی زۆر بە زەحمەت دەزوێت دەشەم. تاو پرسیاری یەکەمت گەیشت کاک محەممەدی بەڕێز. پرسیاری دووەمت. پرسیاری دووەمیش ئایا کەراهەتی نییە لە نوێژدا گریان بێ کاتێک کە سوورەتی وەلعەسر دەخوێنم؟ بەڵێ سوالی سێیەم بەڵێ فەرموو. لە حیاتی خۆم دایکم نەدیوە. بەڵێ خوا لێی خۆش بێ یا ڕەبی. بە هەزارەهاندا دوعا دەکەم دەت خۆزگا و داکەم منی نەبا، ئەگەر دەستبۆم خۆزگە بە مڵداری بمردمایە داخوا بە خۆی دەزانێ ئەمن مەقسەدم چییە. بەڵێ تێدەگەم ئیشەڵا قسەت بۆ دەکەم لەسەرەوە. سڵاوی خواتان لێبێ. سڵاوی خوا لە کاک محەممەدی خۆشەویست پەیامەکەت گەیشت دەست و چاوت خۆش بێ. خوای گەورە سەلامەت. کاک محەممەد دەفەرمێ عمرم 80 ساڵە لە هەشتایەکاندایە. خوای گەورە تەمەنت پڕ بەرەکەت کە ئینشاءڵڵا تەمەنی درێژ ئەگەر ئینسان لە چاکەدا بەسەری بەرێ خيركم من طال عمره وحسن عمله. پیغمبر صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەوە باشترین کەس لە ئێوەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانەتانن کە تەمەنتان لە ڕووی ساڵەوە درێژە بەڵام هەر بە درێژی تەمەن نا، بەڵکو وحسن عمله کاروکردەوەتان جوانە، ئەهلی عیبادەت و چاکە بوون و ئینشاءالله ئەولادی ساڵحتان خستوتەوە و تاعەت و عیبادەت لەسەری بەردەوامن و ئینسان لە کۆتاییەکانی تەمەنیدا زیاتر استیغفار و تەوبە بکات بۆ ڕای خوای گەورە. ئینشاءالله کاک محەممەد تۆ یەکێکی لەوانە. ئەڵێ چۆکم دێشێ و گۆڕینی دەوێ ئەو تەواڵێتی کەوا شەرقی و غەربی تێدایە تۆ لەوێدا بە ئیسراحەتتر دەتوانی پێداویستی خۆت جێبەجێ بکەی. کەسێکی مۆسویستان هەیە واتە مەبەستە دەوەیە بەردەوام دەشۆرێ، نایڵن کەوا هیچ پێوە بێ و بەردەوام خاوێنە. بەڵێ مادام کە لە دەرەوەی ماڵەکەتان لە حەوشەکەدا تووشی ئازار و ناڕەحەتی دەبی، دەستستاندا بەهۆی باران و سەرماوە لە هاویناندا لەسەر کورسی ناتوانانی دابیتەوە، عیبادات پەروەردگار هەمیشە لە دینەکەی خۆیدا کە باسی نوێژمان بۆ دەکا، کە باسی تەیەموممان بۆ دەکا، کە باسی دەستنوێژمان بۆ دەکا. لە کۆتاییەکاندا دەفەرمێەوە ما جعل عليكم في الدين من حرج. لە دینی ئیسلامدا شتێکمان نییە مایەی گرانی بێ بۆ ئێوە. گرانی ئەوە نەبێ ئینسان هەر ئێستا کەسی عیبی نییە بە ئیسراحەت لە ئەو هەموو ئاو پارا و مەخسەل و بەلوعە و شوێنە هەیە بڵێ وەڵام من دەچم لە تەواڵێتەکە دەستنوێژ دەشۆم. ئێتۆ بۆ ئیسراحەت بەلوعە هەیە، شوێنی تایبەت هەیە، شکل لە شساغا نابێ بڵێ ئەمە ناڕەحەتە. بەڵام کاتێک کە کەسانێکی وەکو جەنابەت لە تەمەنێک چی 80 ساڵیدا ئەژنۆکانت چۆکەکان لەگە بیان گۆڕی کوڵاوی ئەژنۆ دەبێ بیرگۆڕی. لە حاڵەتی وادا دڵنیا بە کاک محەممەد قەش شەرع تەکلیفێکت لێ ناکات بێتە مای ناڕەحەتی یان خوا نەخواستە بە شێوازێک دەستنوێژ هەڵگری ڕۆژگارێ خوانە کە دەدول لە جەنابەت خوا بمان پارێزێ بکەوی و شوێنێکت بشکێت، سمتێکت ئازاری بێ، ئێسقانێکت دەرچێک ئەو کاتە دەبی بە بارگرانی دەسەر خێزانەکەشت لەسەر خۆشتان. بۆیە بە هەر شێوازێک کە مرتاحی بە ئاسانی دەستنوێژەکەت بۆ دەشۆرێ و ئەو تەواڵێتانە کە هەمووی ئێستا هەمووی کاشیە و جەنابەت دڵی لە ماڵی ئێمە هەر بەردەوام خەریکی شتن و پاکردنەوە و ئافرەتی بۆ سویسی تێدایە نانە هیچ ئیشکالت نەبێ مادام شوێنی تری گونجاو نییە و بۆ تۆ ئەوێ گونجاوە کاکە محەممەد ئینشاءڵڵا دەستنوێژی خۆتی لێ هەڵگرە و مەهێڵە شەیتان وەسوسەت بۆ دروستکە و دەستنوێژەکەت دروستەوە پاک و خاوێنە و ڕێک و پێکە. ئایا کەڕاهەتی هەیە لە ناو نوێژدا کە سوڕەتی قورئان سوڕەتی وەلعەسر دەخوێنرێ بگرێم نەخێر؟ نەوەڵڵا بەرەکەتی خوایە ئینسان لە ناو نوێژە دڵی لەگەڵ پەروەردگاری خۆیان گەرم بێ، فرمێسک بە چاوەکانیا بێتە خوارەوە، بیر لە حاڵی خۆی بکاتەوە سوڕەتی عەسر
ئەگەر وەکو ئیمام شافعی دەفەرمێ وەکو نەسیحەت و ئامۆژگاری دیارە نەگەی خەڵکێک وا حاڵی بەس قورئان سوورەتی العەصر بۆیە بەس بوو وەکو نەسیحەت و ئامۆژگاری وەکو بۆ ئینسانی عاقڵەگە دەرسی لێ وەرگێ قورئان بەس سوورەتی عەصری تێدا پاتایە خوارێ کافی بوو بۆ مرافایەتی مەبەستی ئەحکامەکان نییە مەبەستی عیبادات نییە مەبەستی بۆ ئینسانی عاقڵ و ژیر و دەرز وەرگر لەو بوارەوە سوورەتی عەصر کافی بوو نەوەڵڵا هەتا ئینسان ئەگەر خوا ڕەحمی پێ بکات لە ناو نوێژەکانە دڵی گەرم بێ و فرمێسک بە چاویا بێ و بگریا ئەوە سنەتی پێغەمبەرە و ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕێباز و سنەتی خولەفای ڕاشیدینە ئەوانە ساڵحان و خواناسان و سەلەفی ساڵحی ئەم ئومەتە لە ناو نوێژە چۆن سەماوەڕ دەکوڵێ ئاوا دڵ و دەرونیان دەکوڵە ئاوا فرمێسک بە چاویاندا دەهاتە خوارەوە بەخێریش ئەوە نەک هەر گوناهە نییە نەک کەڕاهەتی نییە باڵکو زۆریش باشە ئەوە فەزلی خوایە ئینسان کە خوا لەگەڵتا خوا ڕەحممان پێ بکات لە نوێژە دڵمان ئەوەندە لەگەڵ نوێژ و معنای قورئانەکە بێ فرمێسک بە چاوماندا بێتە خوارەوە ئینشەڵڵا کاک محەممەد تۆ خوا خۆشی دەوی دەڵی لە ژیانی خۆمدا دایکم نەدیوە هەموو جا دوعا دەکەم خۆزگە هەر نەبوومایە تێدەکەم بیارە بابەتەکەی جەنابەت پێویست بە ڕوونکردنەوەی تا زیاتر ناکە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تدعوا على أنفسكم قد دوعا لە خۆتان مەکەن هەر کاک محەممەد قەت ئێستاوا مەڵە خۆزگە لە دایک نەبوومایە ڕاستی ئێستا ڕەن بێ بابەتێک هەبێ کە برینێک بێ لە ناخی تۆدا خۆ دایک گەورە بەوەش پاداش دەداتەوە تاوانێک لە ئەستۆی تۆدانێ هەر چی شتێک ڕوویداوە کە دایکی خۆت نەبینیوە بەڵام قەت وا مەڵێ ئێستا کە لە ژیانی دنیادای 80 ساڵ تەمەنت بە عیبادەت بەڕێ کردووە ئەوە تا بە چۆکی هێشاوە لەوە دەپرسی چۆن دەستنوێژەکەم بە جوانی هەڵگرم چۆن عیبادەتی خوا بکەم ئەوە بەرەکەتەکەی بەهەشتە ئەگەر نەبووایە بەهەشتیشن نەدەبوو چاوپێکەوتنی پەروەردگار لە قیامەتە بە خزمەتگەیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم من لە سەرەتای بەرنامەکەەوە لە بەشی یەکەمی بەرنامەکەدا وتم من سەڕەهوی زەمەن ساعەت و ئەزمان و پێموتی پەرداخی هەموو کەس نیوەیە کاکە محەممەد ئێستا تۆ لەم بوارەیەوە گرفتی ناو دڵ و دەروونت هەیە کەسێکە لە بوارێکی ترە کەسێکی لە بوارێکی ترە بۆیە بە نەسیحەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێت دەڵێم من قسەی خۆم ناکەم کە دەفەرمێ لا تدعوا على أنفسكم قەت مەڵ دوعا لە خۆت مەکە قەت مەڵێ خۆزگە نەبوومایە بڵێ یا ڕەبی سوپاست دەکەم ئەگەر لەلایەکەوە گرفتێکم هەیە دڵ ناڕەحەتێکم هەیە بەڵام فەزلی تۆ ئەوەندە بەسەرمەوە زۆرە هەر بۆم ناژمێردرێ هەر ناتوانم بیریشان لێ بکەمەوە گەورەترین خەڵات کە بە منت بەخشیوە لە تەمەنێکی 80 ساڵیدا ئیماندارم ڕوو لە خوام بۆیە کاک محەممەد نەخێر لە برای خۆتی وەرگرە بە قسەی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم قەت ئەو دوعانە لە خۆت مەکە و بڵێ یا ڕەبی خوا لێشم خۆش بێ کە لە دڵگەرمیدا دوعایەکی ئەوام لە خۆم کرد بێ سوپاست دەکەم کە من تێناوەتە ژیان حکمەتی تۆ لە چدا بێ خوا من بە قەراری تۆ ڕازیم راضي بون رضي الله عنهم ورضوا عنه أو صفات أهل بهشتا أجد تول أخوة راضي بي خداي جورج لتو راضي ده بلا أخوة من راضين بقدراتي تو شلون تبوه هنا وما بيرش تيار حكمتك لو ده كمن نايزانم إن شاء الله دعاء لخود مكة ودعاء بخود